ڕۆژی جیهانی دادپەروەریە، ئەو شتێکی نییە بە تایبەت لە عێراق و لە هەرێمی کوردستانە دادپەروەری. گفتوگۆکەین لەبارەی دادپەروەریەوە و بابزانین تا چەندە هەوڵ هەیە بۆی کە دادپەروەری بەدی بێت. ئایا دادپەروەری چۆن نتوانین بەدی بێنین؟ گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا دارەسەکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵمانە ڕاستەوخۆ. مامۆستا دارە سڵاو لێ بێ، بەیانیت باش. تۆش هاوڕای لەگەڵما کە دەڵێم قسە لەسەر شتێک دەکەین کە نییە لە عێراقدا دادپەروەری. بەناوی خی بەخشندەی مهرەبان، سوپاس بۆ بەڕێست و سڵاو بۆ بینەر و بیستەرە بەڕێزەکان. توانین بڵێن دادگەری بەهایەکی گەورەیەوە چەمکێکی بەهێزی کۆمەلگایەکی تەندروست و دەسەڵاتێکی پێگەیشت و ڕەشیدە، بەڵام بەداخەوە ئەتوانین بڵێن یەکێک لەو بنەما جوانانەی کە هاوڵاتیانی کوردستان و عێراق زۆر جار هیوای پێخوازن بریتێ لە دادگەری یا دادپەروەری، بەداخەوە ئەتوانین بڵێن جۆرێک لە زیابی هەیە لە سەرجەم بوارەکانی ژیان و پێم وایە بەرپرسی یەکەمیش لە نەبوونی دادپەروەری بریتە لە دەسەڵات، چونکە هەر دەسەڵاتێک دادپەروەری بەکاربێنێ بە دڵنیاییەوە جۆرێک لە ئارامی و جۆرێک لە ئاسوودەیی و جۆرێک لە خۆشبەختی بۆ ژیانی هاوڵاتیەکانی بەدیدێ و نەبوونیشی ئەتوانین بڵێن گرفت و ئاریشە و قەیرانی زۆر دروستەکە. ئەتوانین بڵێن بەداخەوە هەر کاتێک ئارامی هەر کاتێک دادپەروەری نەبوو، ئەتوانین بڵێن تەنانەت ئارامی و ئاسوودەیی تاکەکانیش جۆرێک لە جۆرەکان هەتا بڵێن لە ڕووی دەرونیشەوە هەست بە نەئارامیەکە بۆ چونکە دوجار هەستەکە مافەکانی وەکو پێویست لە دەوڵەت بەدەست نایە و هەروەها لەگەڵ تاکەکانیشە کاتێک مامەڵا کە هەست بەوە کە بە دووری نازانێت کە زیانی پێ بگا. بەداخەوە هەمومان ئەزانین لە بەرنامەکانی لایەنە سیاسیەکانە و لە بەرنامەی حکوومەتەکانە هەستەکەین زۆر جوان وەسف و پێناسەی دادپەروەریەکرێ، بەڵام کاتێک دێتە سەر مەیدانی پراکتیکی و جێبەجێکردنی بەداخەوە وەکو پێویست نییە. هەمومان ئەزانین کە لە دەستور یەکێکە لە چوارچێوەکانی پیادەکردنی یا جێبەجێکردنی مافەکانی هاوڵاتیان لە عێراقا، لە دەستوری عێراقا لە مادەی 14دا زۆر بە ڕوونی باسی ئەم چەمکە کراوە و ئەڵێ سەرجەم عێراقیەکان یەکسانن یان پێویستە لە ماف و امتیازاتە یەکسان بن، بەڵام بەداخەوە جیاوازیەکی زۆر دەبینین لە نێوان تاکەکانە بەدی ئەکرێ. بۆ نمونە ئێستا ئێمە هەر لەم عێراقی کە تایە ئەژین وەلەو کوردستانی کە ماوەی 30 ساڵە ئەزمونێکی حکومڕانیمان هەیە، بەداخەوە زۆرێک لە نادادپەروەری هەیە و هەمومان هەستیەکەین. بۆ نمونە من لە ماوەی ڕابردووە پرۆژەیەکم پێشکەش بە سەرۆکی پەرلەمان کردوە بە واژووی ژمارەیەکی زۆر لە پەرلەمانتاران کە سوپاسیانەکەم کە پشتیوان و هاوکارمان بوون لەسەر ئەوەی کە هەستەکەین. بۆ نمونە من چەند نمونەیەکە خەمە پێش چاوی بەڕێست و بینەرە بەڕێزەکان. ئێمە لە چوارچێوەی عێراقێکە ئەژین، میزانیەکمان هەیە و بودجەیەک پەسەند کراوە بۆم عێراقە، بەڵام موچەی خانەنشینێک لە هەرێمی کوردستان کەمترینی 200,000 لە عێراق 450,000 بۆ 500,000. لیترێک بنزین لە عێراقا کە پێڵێن نۆرماڵەکەی بە 450 دینارە، بەڵام لە هەرێمی کوردستان لە سەروی 1000 دینار زۆر جار زیاتریشی کردووە. و موچەی خانەنشینێک بەداخەوە لە هەرێمی کوردستان مامۆستایەک یان ئەندازیارێک یا فەرمانبەرێک کە ساڵانێکی زۆر خزمەتی کردووە نزیکەی 800,000 دینار ئەکات. بۆ نمونە با بڵێن لە عێراقا ملیۆنێک و 600,000 و 400,000 و ملیۆنێک و 400,000ەکە و لە زۆر کایتریشەوە بەداخەوە هەستەکەین ئەم دادگەریە ونە و ئەم دادپەروەریە کاری پێ ناکرێ. بۆیە من ئەڵێم پێش هەموو شتێک ئەبێ هاوڵاتیان وشیار ببنەوانێ بۆ ئەوەی شار بۆ دەسەڵات و بۆ حکومڕان و کاربەدەستەکان بێنن کە بە دادپەروەری لەگەڵیانە بجوڵێنەوە. مامۆستا تۆ پێت وایە دادپەروەری بە چی بەدی دێت؟ هەر زەمینەی ئەوە لەبارە دادپەروەری بەدی بێت؟
یان نا زیاتر ئەمە شتێکی ئایدیالیە ینی تیۆریە دادپەروەری بەدی نایەت ینی بە مێژووی حکومڕانی حکوومەتەکان دادپەروەری بەدی هاتووە. ئەتوانین بڵێن زۆرێک لە وڵاتانی دنیا ئەتوانین بڵێن دادپەروەریەکی باشەیە ئەگەر لە 100%ش جێبەجێ نەبوو بێ دادپەروەری وەکو ئەوەی کە بانگەشەی بۆ ئەکرێ، بەڵام تۆ ناکرێت لە هیچی جێبەجێ نەکەی. من بە دڵنیاییەوە من ئەڵێم مادام ئەمە بەهایەکی گەورەیە، هەم بەهایەکی گەورەی ئاینیە، بنەمایەکی گەورەیە کە بۆ نمونە ئاینی پیرۆزی ئیسلام بانگەشەی بۆ ئەکاوە، پێم وایە یەکێکە لەو چمکانەی کە لە مێژوودا هەندێک لە پێشەوایانی ئاینی پیرۆزی ئیسلام توانیوانە دادگەریەکی جوان بەدی بێنن و ئێستاش زۆر جار وەکو نمونە باز ئەکرێن. یعنی ناکرێت ئێمە بڵێن وڵات دادگەری بە ناوی ئەوەی جێبەجێ نابێ. من پێم وایە پەیڕۆ پرۆگرامی هەموو ئەو لایەنانەی کە ئێستا لە دەسەڵاتانیان کاربەدەستن ڕۆژێک بووە خەباتیان بە ناوی دادپەروەری و بە ناوی یەکسانی و بە ناوی عەدالەتەوە خەباتیان کردووە و ئێستا ناکرێت کاتێک تۆ لە دەسەڵاتای بەڕاستی ئەم چەمکەون بێەوە ئەم دادگەریە وجودی نەبێ لە ناو کۆمەلگایەوە هاوڵاتیان باجی نەبوونی دادپەروەری بدەن. من هەر سادەترین نمونە ئەهێنمەوە، ئایا پیاوێک قسەیەکی جوانەکە بۆ مناڵە دیموکراسی وەکو داوی جاڵجاڵۆکەیە گەورەکان تێکی دەدەن بۆ بچووکەکانیش تەڵەیە. منم پرسیارە ئاکەم ئایا دەسەڵاتدارێک و هاوڵاتێکی سادە لە بەردەمی یاسادا یەکسانن؟ ئایا لە ماف و ئیمتیازاتا یەکسانن؟ ئایا لە ژیانی ڕۆژانەیان ناوەکو یەک کارەکانیان لە دام و دەستگاکانی حکوومەت ئەڕوات؟ کە من پێم وایە ئەکرێ لایەنەکانی دەسەڵات بە جددی هەنگاوێک بنێن کە هاوڵاتیان هەست بە ئارامی بکەن و ئەوە هەست بۆ بکەن کە جۆرێک لە دادگەری ئەچەسپێ بەداخەوە. من ئەتوانم بڵێم لە کوردستانیش و لە عێراقیش هەست بەم دادگەریە ناکەی و وەکووتم تەنانەت ئەو دیموکراسی کە بانگەشەشی بۆ ئەکرێ بەهێزەکان تێشی دەدەن، بەڵام بچووکەکانیش ئەتوانم بڵێم بۆیان بۆ بەتەڵە. باشە مامەسا هەز ناکەی وەکی لە عێراق هەیە بارێمی کوردستانیشەوە ینی نادادپەروەریەکە بە سیستەم کراوە، ینی سیستەمێکە ئەگەر تاکیش هەوڵدا دادپەروەری بەدی بێ دوجار ئەبێ پابند بێ بە سیستەمێکەوە کە نادادپەروەری تێدایە. ینی هاڵێ باسی خەڵکی تر نەکەین. بۆ نمونە ڕەنگە ئێستا وڵاتیان بڵێن کاکە موچەی پەرلەمانتارانی عێراق بێچاوێنی بن تەبەن مامۆستا چامان لە موچەی کەس نییە، موچێکی زۆر زۆر وەرەگرن ڕەنگە نیوەی ئەوە شایستە بن، بەڵام تۆوەکو پەرلەمانتارێک ئەگەر بە زۆریشی بزانی ینی سیستەمێکەوە هاتووە ناکرێ بڵێ من نیوەی وەرەگرم نیوەی ڕەتەکەمەوە. پێدوانیانی سیستەمەکە خۆی لە خزمەتی نادادپەروەریایە؟ ئەتوانین بڵێن ئەو قسەیە زۆر تەواوە بە فعلی ئەکرێ بڵێن سیستەمەکە بە شێوازێکدا ڕێژراوە کە هاوکار بێ بۆ ئەوەی جۆرێک لە نادادپەروەری جێگیر بێ، بەڵام دوجار ئەمە نابێتە هۆکاری ئەوەی کە هاوڵاتیان یان خەڵکە دڵسۆزەکەی ئەو خەڵکەی کە بانگەشەی دادپەروەری ئەکا ناومێت بێەوە بێتاقەت بێەوە کۆڵ بدات، چونکە وەکو ئەڵێن ڕێگای هەزاران میل بە هەنگاوێک دەستپێکە و ئەبێ هەمووان هەوڵی جدی بدەین بۆ ئەوەی دادپەروەری لە سەرجەم بوار و سێکتەرەکانە بەڕاستی بێتە دی، چونکە دوجار دادپەروەری ئەبێتە هۆکاری گەشەکردنی وڵات، هۆکاری پێگەیشتنی دەسەڵاتێکی پێگەیشت و ڕەشید و نەبوونیشی بە دڵنیاییەوە جۆرێک لە ئارامی و ئاسوودەی کۆمەلگا شێوێنێەوە، جۆرێک لە ڕق و کینە لە نێوان تاکەکانی هاوڵاتیانە دروست ئەکا، چونکە دوجار ئێمە هەمومان ئەزانین کە بڕیارە دادپەروەری چەمکێکی بەهێزی دەسەڵات بێ و ئەگەر دادپەروەری ون بوو بەڕاستی کێشە و ئاشوب و ئاریشە و هەروەها جۆرێک لە ململانەی تەنانەت دەتوانم بڵێم ئاشتی کۆمەڵایەتیش ئەکەوێتە مەترسیەوان. باشە مامۆسا جەنابەت باگراوندێکی ئاینی ئیسلامیشت هەیە، ینی پێم خۆشە قسە لەسەر ئەم چەمکە بکەین. ئێمە هەمومانەر بڵێین دادپەروەری نییە و ئەبێ دادپەروەری بەدی بێت، ینی وەکۆی چاوەڕێی شتێک بکەین کە
دەشزانین ئەگەر هەر چاوەڕێ بکەین هەر بەدی نایە تا چەندە ئەم چەمکە بژێڕینەوە بۆ نێو تاک ینی هەموو مرۆڤێک لە خۆیەوە دەست پێ بکە بۆی کە دادپەروەر بێ لەوەی کە دەسەڵاتی هەیە بەسەریا من بۆ نمونە لەگەڵ دوو هاوڕێکەمە تۆ لەگەڵ دەوروبەرەکە تا کەسێکی تر لە چوارچێوەی کارەکەیە ینی تا چەندێ ئێمە کار لەسەر ئەم چەمکە بکەین ینی لانی کەم ئەگەر سیستەمەکەش هاوکار نییە تاکەکان خۆمان ویژدانیەن ئەخلاقیەن ئاینیەن هەوڵ بین دادپەروەر بین لانی کەم لە شوێنی کارەکانمان لە دەوروبەرمان لە نێو کۆمەڵگا بە دڵنیاییەوە من پێم وایە هۆکارێکی سەرەکی بۆ جێبەجێکردنی دادپەروەری ئەبێ هوشیاری تاک زۆر زۆر گرنگە کە هەمومان کاری لەسەر بکەین خەڵکە دڵسۆزەکە دەستگاکانی ڕاگەاندن زانایانی ئاینی و مەکۆ و مەڵبەندەکانی فێرکردن کە بریتین لە قوتابخانە و ناوەندەکانی خوێندن و زانکۆکان ئەبێ ئەم چەمکە زۆر بە گرنگ بگرن چونکە بە دڵنیاییەوە دوجار دادپەروەری ئەبێ بوێ بە سیمەی تاک تۆ لەگەڵ خێزانتا لەگەڵ ماڵ و مناڵتا لە شوێنی کارتا لەگەڵ لە ناو بازاڕە تەنانەت لە سەرکەوتنی پاسێکدا لە سەرگرتن تا بۆ دام و دەستگایەک کە پێشبڕکێنەکەی لە کڕینی نان لە نانەوەیەکەوە پێم وایە ئەبێ ئەمە بێ بە سیمای تاک و ئەمەش کاری ئەوێەوە بەرنامەی ئەوێ حتا من ئەڵێم بەڕاستی پێویستە لە وانەکانی پەروەردەدا لە قۆناغەکانی خوێندندا دادپەروەری ببێ بە بنەمایەکی سەرەکی بێ بەوانەیە کە قوتابی و خوێندکارەکانمانی لەسەر پەروەردە بکەین من بە دڵنیاییەوە ئەڵێم خۆ ئەگەر دەسەڵاتیش جاری وایە دادپەروەر نەبێ ناکرێت تاکەکان لە نێوان خۆیاندا بۆ نمونە من ئەڵێم یعنی لە شتێکی سادەوە نمونەیەکە هێنمەوە تۆ جاری وایە بەداخەوە تەنانەت لە دابشکردنی میراتە لە نێوان کوڕ و کچە وەکو پێویست دادپەروەری نەکراوە یان هەر کەسە ویستوێتی بەشە باشەکە بۆ خۆی بێ نەک بەوەی کە ئێمە هەمومان ئەزانین پێغەمبەری سەروەرمان پێشەوا و مامۆستا و ڕابەرمان زۆر بە جوانی ئەفەرمێ هیچ کەسێک لە ئێوە ئیمانی نییە یا ئیمانی تەواو نییە ئەگەر ئەوەی بۆ خۆی پێخۆشە بۆ برا مسلمانەکەی پێخۆش نەبێ یا بۆ خوشکە مسلمانەکەی پێخۆش نەبێ ئێمە پێمانەڵێ هەستی بەرپرسیارەتی لای تاک دروستەکە ئینسانێکی دادپەروەر بێ ئینسانێک بێ سنوورەکانی ئازادی کەسانی تر پێشێل نەکە بە دڵنیاییەوە من پێم وایە ئەبێ چۆن ئەڵێن سەرەتا لە خۆمانەوە دەست پێ بکەین بۆ ئەوەی کە تاکێکی تەندروستت هەبوو کۆمەلگایەکی تەندروستت دەبێ و کۆمەلگاش تەندروست بوو بە دڵنیاییەوە دەسەڵاتێکی ناتەندروست ناتوانێت حکمی بەسەرا بکاوە بە زۆر نادادپەروەری بەرامبەر مامۆستا سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئەو دەرفەتی کە پێداینەم بەیانیە لە بەغداوە سپاس بۆ ڕوونکردنەوەکانت هەمومان بەیوین وەکو جەناویشت فەرمووت هەمومانە بێت لە خۆمانەوە دەست پێ بکەین دادپەروەری بەدی بێنین لەوەی کە دەسەڵاتمان بەسەریدا هەیە سپاس دەکەم مامۆستا